یەکێک لە میوزیسیانە بەتواناکانی کورد کە خاوەنی دەست و پەنجێکی تەواو ڕەنگین و مێژوویەکی پڕ لە درەوشاوە و پڕ لە خزمەتکردن بە میوزیکی کوردی کە ئەویش مامۆستا موجتەبای میرزادەیە. مامۆستا موجتەبای میرزادە دیارە هەمووان ئەزانین کە لە ڕابردووە لە ڕێگای دەست و پەنجەیەوە ناوناوبانگێکی زۆری پەیدا کردووە، هەروەها ئەوەی کە جێگای باسە ئەم هەر لە سەرەتای منداڵیەوە ئەم بەهرەی تێدا دەرکەوتووە و هەر لە دەستپێکەوە کاتێک کە ئاشنایەتی پێیاکا وردە وردە لە دوای تەمەنی 10 ساڵی و 12 ساڵیەوە زیاتر ئاشنابێ بە مامۆستا خالیدی و هەروەها پەروێزیا حەقی و ئەم دوانە هاوکاریەکەن لە بواری میوزیکا وەهانیەن و وەفێریەکەن و بە شێوازی خۆیان ڕاهێنانی لەگەڵاکەن بەو منجاڵیەوە دواتر با بڵین سەرەتا و دەستپێکی بە ئامێرینەی دەستی پێکرد و دواتریش ئامێری سنتوری ژەنیوە و دواتریش کاری کردو لەسەرەوەی کەیتر بەرەو ڤایۆلینە ڕوا. ئەم لە منداڵیە وای کردووە کە لە ڕێگای دەستکورتی و نەبوونی پارەی خێزانیانەوە هەرچۆنێکی کردووە کە زۆری لە باوشی کردووە بۆ ئەوەی ئامێرێکی ڤایۆلینی بۆ بکڕێ بۆیە دوجار باوکی ڕازی بە بۆی ئەم ئامێری بۆ بکڕێت. لە ساڵی 1950 چێتە ڕادیۆی سنەکەی ترەمە گەورەترین دەرگایەکە لێکرێتەوە و لەوێ ئاشنابێ بە خوالێ خۆش بۆ حەسەن کامکار لەگەڵ ئەوە دەست دەکەن بە کاری میوزیک و ئەوە و چەند بەرهەمێک تۆمارەکەن و بەرهەمەکانیش ئەبنە جێگای سەرنج. هەمووان ئەزانین کە باسی مامۆستای موجتەبای میرزادا کرێ باسی وەش بکەین کە زۆر خزمەتی بە هونەرمەندانی گۆرانی بێژانی کورد کردووە بە تایبەتی مامۆستا حەسەن زیرەک و هەروەها مامۆستا مەزەری خالقی. کتێبی موجتەبای میرزادە شانازی میوزیکی کوردی لە نووسینی دلێر سەلیمە. ئەمڕۆ مەڕاستیمی ناساند و بڵاوکردنەوەی کتێبی موجتەبای میرزادە شانازی میوزیکی کوردی کە لە نووسینی دلێر سەلیمە بەڕێوەچوو. موجتەبای میرزادە یەکێکە لە میوزیسیانە دیار و بەتوانەکانی کورد و ژەنیاری ئامێرەکانی ڤایۆلین و کەمانچە و سێتار بۆ بەرهەمەکانی ئەو هونەرمەندە کووردە بە شاکارەکانی مۆسیقای کوردی دانرێت. میرزادە میوزیکی زیاتر لە 35 فیلمی نووسیوە. توانیوەتی خەڵاتی سوپاس کە بە گەورەترین خەڵاتی وڵاتی ئێرانە ژمارەکرێت بەدەستی بێنێ. میرزادە لە تەمەنی هونەری خۆیدا بۆ کۆمەڵێک هونەرمەندی کوردی وەک حەسەن زیرەک و مەزەری خالقی و محەممەدی ماملێ و ئیبراهیم خۆشناو و مرتەزا تونڕە و هاشم ڕەبیعی و خەلی سەدیقی و عەزیز شارۆخی دوو کاسێت بۆ مامۆستا عەزیزی شارۆخی هەروەها حسێن شەریفی و ناسیر ڕەزازی و جەمشید عەزیز خانی پەیام عەزیزی خەبات مەولودی و هەروەها کەیوان عەلی محەممەدی و کانی و شێرکۆ تالیب کاری کردووە.